ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەروەردەیە. بێگومان لەم سەردەمەدا بە تایبەت لەم دنیای تەکنۆلۆژیایەدا پەروەردە ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە، هەم لە ڕووی نیشتیمان پەروەریەوە، لە ڕووی ئینسانی و مرۆڤایەتیەوە، لە پاڵیشە لە ڕووی ئاینیەوە. بێگومان ئەرکەکان هەمووی لەسەر دایک و باوک نابێ، بەشێکی زۆری ئەکەوێتە ئەستۆی ئەو خوێندنگایانەی کە خوێندکارەکان و مناڵەکان تایە پەروەردە ئەکرێن. بەڕاستی کۆمەڵگەی پەروەردەی جیهان تا ئەم دەقەی کە ئێستا قسەی تیاکەین ڕۆڵێکی زۆر کاریگەری بینیوە، نەک تەنها لە سلێمانی بەڵکو لەسەر ئاستی کوردستان لە پەروەردەکردنی مناڵەکان. ئەمانەش ڕۆژانە لە ئاکار و لە ڕەفتاری مناڵەکان دەرەکەوێت کە بەر کۆمەلگاکەون یان لە ماڵەوە هەڵسکەوتەکەن. سوپاس بۆ کۆمەڵگەی پەروەردەی جیهان. لە یادی ڕۆژی جیهانی پەروەردە و فێرکردنە، وەک پەروەردەکار و بەخێوکاری قوتابیەک لە کۆمەڵگەی پەروەردەیی جیهان، پێم خۆشە گەرمترین پیرۆزبایی ئاراستەی سەرچەند مامۆستایان و قوتابیانیش بکەم، بە تایبەت مامۆستایانی کۆمەڵگەی پەروەردەیی جیهان. بە تێگەیشتنی من پەروەردە بریتیە لە وەبەرهێنانی کۆمەڵایەتی و وەبەرهێنانی کۆمەڵایەتی بۆ داهاتووی نەتەوەیەک کە تیایدا نەوەکانی داهاتوومان نەتوانن بە هزری تەندروست، بە پەروەردەی تەندروست، گۆڕانکاری دروست بە ئەنجام بگەێنن. هەر بۆیە ئێمە وەکو بەخێوکاران چاومان لە ئێستا و لە داهاتووی مناڵەکانمانە، دیارە بە هەماهەنگی لەگەڵ مامۆستا بەڕێزەکان بۆ ئایندەیەکی گەش. کاتتان باش. من وەکو باوکی قوتابیەک لە قوتابخانەی جیهان پیرۆزبایی خۆم بۆ مەکتەبی جیهان ئەنێرم کە لەم ڕۆژەدا کە دیاریکراوە بە ڕۆژی پەروەردەی مناڵ، ئەزانم لەو قوتابخانەیە کە مناڵەکەم بە جوانترین شێوە پەروەردە ئەکرێ. من هەر لە سەرەتاوە ئەو مەکتەبم دیاری کرد کە مناڵەکەم تایە گەشە بکات، پەروەردە بکرێ، لەبەر ئەوەی ئەزانم ئەرکی سەرشانی هەموو دایک و باوکێکە بە باشترین شێوە مناڵەکەی پەروەردە بکا و دوای پەروەردەکردنی ماڵەوە قوتابخانەیەکی باش بۆ دەستنیشان بکات بۆ ئەوەی تایە پەروەردە بکرێت. قوتابخانەکەش تا ئێستا هیچ کەم و کوڕێکی نەبووە بەرامبەر بە مناڵەکەم لە بوارە کۆمەڵایەتیەکان، لە بوارە ئاینیەکان، لە بوارە زانستیەکان. سوپاس بۆخوا جێدەستیان دیارە بە مناڵەکەمەوە و تا ئێستا هیچ کەم و کوڕێکیان نەبووە دەست شاویان خۆش. زۆر سوپاسی یەکە بە یەکەی مامۆستایان، ستافی کارگێڕی، ستافی وەکو بەڕێوەبەرایەتی، سوپاسی هەر هەموویانەکەم، دەستیان خۆش بۆ پەروەردەکردنی مناڵەکەم لەم ڕۆژدا جارێکە سوپاسی هەموویانەکەم. سڵاوی خۆی گەورەتان لێبێت. پەروەردە پرۆسەیەکی بەردەوامە و پێش زانست و فێرکردنیە لە ڕاستیە. من وەکو دایکێک کە مناڵەکانم لە کۆمەڵگەی جیهانن، بەڕاستی کۆمەڵگەی جیهان هەوڵی تەواوەتی خۆی داوە کە شان بەشانی فێرکردن پرۆسەی پەروەردەکردنیش جێبەجێ بکات و بە شێوەیەکی دروست لە سەردەمێکە کە بەڕاستی پەروەردەکردن لە سەردەمێکی گۆڕا و ئاڵۆز و خێرادایە. هەشاد بن. سڵاوێکی پەروەردەیی زانستی. من وەک تاکێکی کۆمەڵگا و باوکی خوێندکارێک باوەڕم وایە کە پەروەردە بنەمای سەرەکی دروستکردنی داهاتوویەکی ڕوونە بۆ نەوەکانی داهاتوو. قوتابخانە پێویستە شوێنێک بێت بۆ فێرگرتنی زانست و ڕەفتاری باش و دروستکردنی تاکێکی بەرپرسیار. بۆیە هەمیشە پشتگیری خوێندن و مامۆستایان و سیستمی پەروەردە دەکەم، چونکە دڵنیام بەهۆی خوێندنەوە منداڵەکانمان دەتوانن ببنە کەسایەتیە سەرکەوتووەکان. هەڵبژاردننی کۆمەڵگەی پەروەردەیی جیهان بۆ منداڵەکەم لەسەر بنەمای باوەڕم بە سیستەمی نوێی زانستی، مامۆستایانی بە شارەزا و بە ئەزمون و گرنگیدان بە ژینگەی پەروەردەیی و بۆنە نیشتیمانی کولتوریەکان بووە. دڵنیام ئەم کۆمەڵگەیە ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە ئامادەکردنی منداڵەکانمان بۆ داهاتوویەکی پرشنگدار لە کۆمەڵگادا. بەهۆی ڕەخساندنی ئەو ژینگەیە بۆ منداڵەکەم، من لەسەر ئەرکەکەم ئاسوودەم بە هیوای سەرکەوتن بۆ سەرجە مامۆستایان و قوتابیان هەر بمێنن بە شاد. سپاس.